خۆشهاتنەوە بۆ بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن. کۆتایی هێنان بە تەمەنی ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامی مەرج نییە بە مانای کۆتایی هاتنی قەیرانی ناوخۆیی سووریا بێت. لە ئێستادا داعش بەرەو نەمان دەڕوات و وەک باز دەکرێت لە سووریادا ناوچەیەکی ئێجگار کەمی بەدەستەوە ماوە. بەرەو پێشچوونێکی بەرچاومان بەدەست هێنا وەک هاوپەیمانێتی نێونەتەوەیی دژی خەلافەتی داعش. لە ڕاستیشدا تا ئێستا تەنها 1 میل دووجار لەژێر دەستی داعشدا ماوەتەوە و لەوانەشە لە ماوەی 1-2 ڕۆژدا خەلافەتی داعش ئیتر نەمێنێت. هاوپەیمانەتی نێونەتەوەیی و ڕۆڵی کاریگەر و سەرکردایەتی ئەمریکاش داعشی بەرەو نەمان بردووە. ئەمڕۆ ڕوانین و سووربوونی سەرۆک ترامپ دووبارە دەکەمەوە بۆ کارکردن لەگەڵ هاوپەیمانەکانمان و هاوبەشەکانمان لە ناوچەکەدا تا بەرپرسیایەتی زیاتریان هەبێت لە سووریادا بە مەبەستی دڵنیابوون لەوەی داعش جارێکی ترسا هەڵ ناداتەوە. بەردەوام لەگەڵ هاوپەیمانەکانماندا لە توێژ داین و ڕاستە دەمانەوێت سەربازەکانمان بکشێنینەوە، بەڵام سوورین لەسەر ئەوەی با شێوەیەک بیکەین کە ڕێگەمان هەبێت بۆ لە ناوبردنی پاشماوەکانی داعش لە ناوچەکەدا و داواشمان لە هاوبەشەکانمانە تا وابەستەیەکانی خۆیان لە ناو سووریادا بەجێبگێنن. رووسیا و تورکیا و ئێران وەک ئاماژەی پێدەکەن بەرنامەی خۆیان هەیە بۆ ئایندەی سووریا و لە بڕواایشدان مانەوەی سەربازەکانی ئەمریکا لە سووریادا جۆرێکە لە تەگەرە بۆ جێبەجێکردنی پلانەکانیان. لەوە توێژەکاندا باسمان لە کاریگەریەکانی پلانە ڕاگەاندراوەکەی ئەمریکا کرد بۆ کشانەوەی سەرباز ئەمریکایەکان لە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەسەر تەواوی ڕەوشی وڵاتەکەوە. بەڕوانینی ئێمە ئەوە هەنگاوێکی ئەریانی دەبێت و یارمەتی دەریێش دەبێت بۆ سەقامگیری لەو ناوچەیەی سووریادا. پێوەستیشە حکوومەتی ڕەوای سووریا کۆنتترۆڵی ئەو ناوچانە بکاتەوە. مۆسکۆ و تاران و ئەنکەرە خۆیان بە خاوەنی هێنانە ئارای سەقامگیری دەزانن لە سووریادا وەک دەڵێن لە پێناو کۆتایی هێناندایە بەشە ڕەخوێناویەکانی ناو سووریا. هەوڵی هاوبەشی رووسیا و ئیران و تورکیا بۆ تەمایەی دروستبوونی ڕەوشێکی گونجاو بۆ قۆناغێکی گواستنەوەی ئاشتیانە. زۆر بە توندی بڕوامان وایە کە سەقامگیری دەتوانێت سووریا بەرێت بەرەو چارەسەرکردنێکی سیاسی و دیبلۆماسیانەی قەیرانی ئەو وڵاتە لەسەر بنشینەی بریاری 2254 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان. تورکیا جەختێکی زۆر لە کشانەوەی سەربازە ئەمریکاییەکان دەکاتەوە و ڕاشکاوانەش مەرج دادەنێت و ئاماژەش بەوە دەکا کە لە کۆبوونەوەکانیاندا لەگەڵ ئەمریکاییەکاندا گوێبیستی ڕای جیاواز و جۆراوجۆریش ببن. ئەگەر ئەمریکا پەیمانەکانی خۆی جێبەجێ نەکات بۆ پاکردنەوەی ناوچەکە لە تیرۆریستان و بەشداریش نەبێت لە پێکێنانی هەرێمێکی پارێزرا و کە کۆنتترۆلەکەی لەلایەن تورکیاوە بێت ئەوای ترێمە خۆمان ئیشی خۆمان دەکەین. هەر لە ئێستاشەوە دەستمان پێکردووە و بەردەوامیش دەبین. لەم بارێشەوە لەگەڵ بەڕێسترەمدا و توێژی گرنگ و هیوابەخشمان هەبووە. هەرچەندە لەو کۆبنەوانەی لە ئاستێکی نزمتری دیبلۆماسی و لەشکریدان بەڵام بە هەمان شێوە نین. ئێمە بەستەی قسەی خۆمانین بەڵام بەو مانایە نییە پشومان درێژە و بێسنوورە. ئەگەر لە ماوەی چەند هەفتەیەکدا تیرۆریستان لە منبیج دوور نەخرێنەوە ئەوە چاوەڕوانی ئێمەش کۆتایی پێدێت. تاران جەخت دەکاتەوە لەوەی پاراستنی وڵاتی سووریا و هێشتنەوەی ڕژێمەکەی بەشار ئەسەد تەنها فاکتەرێکە کە بکرێت ئایندەی سووریای بەشەڕوێرانبووی لەسەر دابنرێت. و تمامیت ارضی سوریه باید دەبێت هەموو کەسولایەنێک ڕێز لە یەکپارچەی خاکی سووریا بگرێت. ئێمە پێک ڕادید و ڕوانینی هاوبەشمان هەیە بۆ چارەسەرکردنی تەواوی گرفتەکان و هەروەهاش هەوڵی تەواوی خۆمان دەدەین بۆ ئاشتی و ئاسایش لە ناوچەکەدا. در منطقه ادامه میدیم. لەگەڵ تێپەڕبوونی نزیکەی 8 ساڵی خوێناوی بەسەر قەیرانی سووریادا و لێ هێشتاش ململانی بەرژەوەندیەکانی وڵاتان لە سووریادا درێژەی هەیە و پرسیارگەلێکی زۆریشی بە دوای خۆی داهێناوە لەسەر ئەوەی بە ئایندەی سووریا ناودێر دەکرێت. چاوی واشنگتن لەم بەرنمەیەدا میوانداری مەروێ تاهرۆغلو دەکات. مەروێ ئەندامی باڵایە لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراسی و پسپۆڕی کاروبار و ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. مەروێ سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنمەیەدا و یەکەم پرسیاریشم سەبارەت بە ئەگەر و نەگەری مانەوەی هێزەکانی ئەمریکایە. وەکو خۆشدا ئاگاداری لە ئێستادا باس لە مانەوەی 200 سەربازی ئەمریکایی دەکرێت لە سووریادا، بەڵام زۆرێک لە نێوەندەکانی هەواڵ لە میدیاکان ئاماژە بەوە دەکەن ئەو ژمارەیە زۆر زیاترە و دەگاتە 400 سەرباز. لێرەدا
200 سەرباز بێ 400 بێ یا 2000 سەرباز بێ چ جۆرە گۆڕانکاریەک لە ڕووداوەکانی سووریا دروست دەکا و چ گرنگجێکیشی دەبێت؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە بۆ دەستپێکردن. سپاسشت دەکەم بۆ میوانداریەکەت. هەر لە سەرتاوە ئەم بەڕێوەبەرایەتیەی ئەمریکا جیاوازی تێدا بووە لەسەر دۆسیەی ئەوەی چی بکات بەرامبەر ژمارەی سەربازەکانی لە سووریا. پاش بڕیارەکەی سەرۆک ترامپ بۆ کشانەوەی تەواوەتی لە سووریا، ئێستا باز لەمانەوەی 400 سەرباز دەکرێت لەوێ. هۆکاری ئەوەش کە باز لە 400 سەرباز دەکرێتەوەیە ئەمریکا دەیهەوێت لە دوو شوێندا بنکەی هەبێت. یەکەچیان لە نزیک سنووری تورکیاوە و ئەوەی تریشیان لە نزیک سنووری ئۆردۆنەوە. هەردوو بنکەکەش هەوڵی یارمەتیدانی هاوپەیمانەکانی ئەمریکا دەدەن لە سووریادا، واتە هێزەکانی سووریای دموکرات بۆ پاراستنی دەستکەوتەکانی چەند ساڵی ڕابردوو و دڵنیابوونیش لەوەی جیهادیەکان جارێکی دیکە ناگەڕێنەوە. ئێستا سەرۆک ترامپ زیاتر هاوڕایە لەگەڵ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی و لەگەڵ وەزارەتی دەرەوە و وەزارەتی بەرگری و تاوتوێ ئەوە دەکات کە کشانەوەی تەواوەتی شتێکی مەحاڵە. ئێستا لەگەڵ 400 سەربازی ئەمریکاییدا 200 سەربازی تری هاوپەیمانان هەن و زۆربەشیان لە هاوپەیمانەتی ناتۆن. پێشتری جۆمان لێبوو هێندێک لە هاوپەیمانانی نێونەتەوەیی باسییان لە کشانەوە دەکرد. بەڵام ئێستا دەبینین سەرجەم نزیکە 1000 سەربازی هاوپەیمانەتی پێدەچێت بۆ چەند مانجی داهاتوو لە سووریا بمێنیتەوە. بێلو ئامانجە سەرێکیەکە ڕێگە نەدرێت داعش جارێککە سەر هەڵبداتەوە لە سووریادا. پێ دوایە بوونی ئەو هێزانە جموجۆڵی تورکیا لە ناو سووریادا سنووردار بکەن، ینی پێ دوایە بتوانن؟ بەبێ هیچ گومانێک ئەوە ئامانجە سەرەکیەکەیە و بە تایبەتیش بۆ ئەو هێزە سەربازیەی لە باکووردا دەنرێت. بیرۆکەی سەرەکی لێرەدا وەستاندنی تورکیایە لەوەی ببێتە لەشکری سێهەم لە سووریادا. لە ماوەی 6 بۆ 9 مانجی ڕابردوودا تورکیا باسی لە کردەیەکی لەشکری دەکرد دژی پەیەدا. زانراویشە کە پەیەدە هێزی سەرەکی حەسەدەیە و ئەمریکا پشتیوانی دەکات لە باکووری سووریادا. تورکیا ئەگەر شتێکی ئاوها بکات ئاوا هەموو سەقامگیری باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەخاتە مەترسیەوە. باکووری ڕۆژهەڵات پێگەی سەرەکی ئەمریکایە. بەهۆی ئەگەری ئاوها کردەیەکی لەشکریەوە پێویست دەکات یەپەگە لە باشوور بچێشیتەوە و لە باکوور بمێنیتەوە. خۆ ئەگەر تورکیا شتێکی وا بکات ئاوایانی قسەمان لەسەر تونند و تیژی زیاتر دەبێت لەو ناوچانەدا لەگەڵ تورکیادا. هەر بۆیە پێم وایە گرنگی مانەوەی سەربازەکانی ئەمریکا جا 400 بێت یان زیاتر بێت بەسە بۆ بەرانگار بوونەوەی تورکیا لە ئەگەری هەر کردەیەکی لەشکریدا. ئەوەش گرنگە باسی بکەم کە باری ئابووری تورکیا لە ئێستادا زۆر خراپە و ئەمەش کاریگەری نەرێنی دەبێت بەسەر توانای لەشکری تورکیاوە تا بتوانێت هەنگاوشی وەها بنێت. هەر بۆیە ئێستا تورکیا جەخت لە هەرێمی پارێزراو دەکاتەوە و ئەمریکاش دەیەوێت تورکیا لە جێگەکانی خۆیدا بمێنیتەوە و بوونی سەربازەکانی ئەمریکاش لە خزمەتی ئەو بەرەنجامەدا دەبێت. بە دڵنیایی و قسە لەسەر هەرێمی پارێزراو دەکەین، بەڵام بەر لەوە من حەزەکەم بزانم ئێستا ئەوەندەی رووسیا ئێران تورکیا لەسەر ئایندەی سووریا قسە دەکەن، ئەوەندە سووریایەکان خۆیان قسەیشیان نییە بۆ ئایندەی وڵاتەکەیان. ئەمە گرفت لە نێوان ئەم هاوبەندیەی مۆسکۆ و تاران و ئەنکەرەدا دروست ناکات لەگەڵ ئەو هاوپەیمانێتی نێونەتەوەیی کە زیاتر لە 7 وڵاتیایدا بەشدارە بۆ دژایەتیکردنی داعش و هێنانە ئارایشی سەقامگیری لە سووریادا. بەڵێ بێگومان ئەمە کێشە بووە و دەگەڕێتەوە بۆ سەرەتای کۆبوونەوەکانی ئاستانە لە 2015 و 16دا. ئەم دیاردەیە لە سەرەتای قەیرانی سووریاشەوە بوونی هەبووە. هەرچۆنێک بێت پێویستە تێگەیشتنێک هەبێت لە مەبەست و نیازەکانی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا. ئەوەی پوتین دەیهەوێت ئەوەیە تورکیایەک ببینێت لە نێوان رووسیا و ئێراندا لەلایەک و لەگەڵ ئەمریکاشدا لەلایەکی ترەوە. قسەکردنەکی زۆر دەکرێت لەسەر هەبوونی دەستە و تیمی هاوبەشی چاودێری لە من بجوو لە هێندێک شوێنی تری سووریادا، بەڵام ئەمانە بۆ تورکیا ئامانج نین و بەڵکو تەنها مەبەستێکی هەیەتی و کاری لەسەر دەکات ئایندەی کوردە لە سووریا و دڵنیابوونە لەوەی کورد لە سووریا هیچ جۆرە ئۆتۆنۆمی و قسەیەکی سیاسی نەبێت. لێرەدا پوتین یاریەکی زیرەکانە دەکات و دەیەوێت تورکیا و هاوپەیمانەتی نێونەتەوەیی دژ بە یەک بەکار بهێنێت و لە کۆتاییشدا دەست بگرێت بەسەر هەموو ئەو ناوچانەدا.
یەکێک لەو ڕێگایانەی ئەمەی پیادەکات لە خواست و مەبەستی تورکیا بەرامبەر ناوچەکانی حەسەدەدا بە ئاشکرایی دەبیندرێت. بەگشتی ئەو کۆبوونەوانەی تورکیا لەگەڵ ڕووسەکان و ئێرانەکاندا هەیەی بۆ ئەوەیە ئەمریکا دەستبەرداری ئەو ناوچەیە بێت و گیان بهێڵیت و هەروەهاش پەسەندکردنی ئێران و رووسیاش بەدەست بهێنێت بۆ دەستێوەردانە لەشکریەکەی. بەڵام هیچ یەکیشیان نە رووسیا و نە ئێران و نە ئەمریکاش ئەو تاگلایەنیەی تورکیایان ناوێت. پێشم وایە وەک بەرەنجامێکیش تورکیا هەوڵی دانوستاندن دەدات و کوردیش هەوڵی دانوستاندنی خۆی دەدات لەگەڵ هەر سێ وڵاتدا و هەردوو لایەنیش بە شوێنی باشترین ئەنجامەوەن بۆ خۆیان. لێرەدا پلانی پوتن تێکشکاندنی هاوبەشی تورکایە لە ناو هاوپەیمانەتی نێونەتەوەییدا و دەستگرنەوەیەتی بەسەر تەواوی ناوچەکەدا بۆ بەرژەوەندی بەشار ئەسەد. بەڵام مەروێ هەریەکە لەو سێ پایتەختە ینی مۆسکۆ تاران و ئەنکەرە کێشەش هەیە لە نێوانیانە ینی ئەتوانم بڵێم هاوبەندیەکان هاوبەندیەکی بڕێک لەرزۆکە هاوبەندێک نییە کە بڵێ لە ئایندەیەکی دوور و درێژدا کاریگەری خۆی بمێنێتەوە ئەمانیش ناکۆچی هەیە لە نێوانیاندا لێرەدا چۆن؟ بەڵێ ئەمەش بەڕاستی پرسیارێکی زۆر باشە بۆ خۆم ناتوانم وەک هاوبەندیەک ناودێریان دەکەم. کاتێک سەیری ئەم سێ وڵاتە دەکەین پێکەوە ئامانجی فراوانی هاوبەشیان هەیە بە تایبەتیش بەرامبەر بە کورد. بەڵام لەگەڵەوەشدا جیاوازی زۆر لە نێوانیاندا هەن. بۆ نمونە هەر لە ماوەی ڕابردوودا جۆمان لێبوو رووساییەکان دەیانگوت ناتوانن لەگەڵ تورکەکاندا هاوڕابن لەسەرەوەی کام لایەنەی کوردی سووریا پێویستە وەک تێروریست ناودێر بکرێت و کامیان نا. هەمان شێوەی کێشەی ئدلبە لەسەر جیهادیەکان کە ئەنکەرە هێندێکیان بە میانە ڕەو دادنێت و دەڵێت هەر ئەوەندەیە کە ئیسلامین. رووساییەکان هاوشێوەی ئەمریکا دەڵێت ئەوانە تونڕەون. جا بەڕاستی گرفتەکە پەیوەندی بەم شتانەوە نییە بەڵکو ئەوەیە کام لایەنە بەلای خۆتدا ڕادەچێشیت. لە کاتێکدا باز دێتە سەرەوەی لە دەمەشق چی ڕوودەدات ئەم سێ وڵاتە لە بەرەی جیاوازدا دەیان بینیتەوە. بەڵام بەڕاستیش ئەوەی هەرسێکیان پێکەوە دەهێڵیتەوە دژایەتیکردنی حەسەدەیە هەرچەندە لەمەشدا ناکۆچیان هەیە چونکە دژایەتەکەی تورکیا پەیوەندی بە نیگەرانیەکانیەوە هەیە بەرامبەر پەکەکە و پێدا. بەڵام بۆ رووسیا نیگەرانیەکە بە زۆری دەگەڕێتەوە بۆ هاوپەیمانەتی حەسەدە و ئەمریکا. وەک گوتیشم دانوستاندنێکی زۆر لە نێوان ئەم کارەکتەرانەدا هەن و نازانین ئایا ئەم هاوپەیمانەتیانە وەک خۆیان دەمێننەوە یان نا. دەگەڕێمەوە بۆلات بۆ قسەکردن بە تایبەتی لەسەر مەسلەی هەرێمی پارێزراو لە سووریادا لەگەڵ ئەوەشدا وەک دەگوترێ پەیوەندیەکانیان ئاڵۆزە و هیچی تیادا نەماوەتەوە بەڵام تورکیا دادەنێ بەوەی لەسەر ئاستی نزمتر لە ڕێبەرایەتی وڵاتەکانیان پەیوەندی لەگەڵ سووریادا بەردەوامە وەک بەشێک لە سیاسەتی دەرەوەیی خۆی. سووریەی لە bizim alt düzeyde پەیوەندی کارمان لەگەڵ سووریادا بەردەوامە لە زۆر بواردا بەڵام لە ئەستێکی نزمدا بۆ نمونە لە هیچ بارێکدا ناکرێت دەستگا تایبەتیەکان بۆ کۆکردنەوەی زانیاریەکان بە هەمان شێوەی پەیوەندی ڕێبەرانیان بن لەوانەیە ڕێبەرانیان پەیوەندیەکانیان ببڕن ئەوان چی دەکەن یەکەکانی کۆکردنەوەی زانیاریەکان بەکاردێنن بۆ بەردەوامیدان بە پەیوەندی بۆچی چونکە تەنانەت ئەگەر یەک دوژمنیشت هەبێت نابێت هیچ پەیوەندیەکەت نەمینێت لەوانەیە دواتر پێویستت پێبێت sürdürmesi bakımından bunu kullanır, değerlendirir. بەڵام پرسیار لەوەدایە ئایا ئەو جۆرە پەیوەندیانەی ئەنکەرە و دیمەشق دەبنە ڕێگر لە بەردەم خواستەکانی تورکیا نەکرد لە سووریادا بەڵکو لە تەواوی ناوچەکەدا ئەنکەرە جەخت دەکاتەوە لەوەی بە هەر پێوەرێک بێت دەبێت تورکیا ڕۆڵی لە ئایندەی سووریادا هەبێت. Aynı şekilde بە هەمان شێوە ئەگەر لە ڕۆژهڵاتی ڕووباری فرات خەڵکی ناوچەکە ڕێگەیان پێنەدرا فەرمانڕەوایەتی خۆیان دابمەزێنن بە پشتیوانی تورکیا ئەوە چاوەڕوانی ئەمەش کۆتایی پێدێت جاگەر وهای لێبێت ئەوە تورکیا دەکەوێتە ڕەوشێکەوە هەموو پەیمانەکانی جێبەجێ کردووە بەڵام لە بەرامبەردا هیچی بەدەست نەهێناوە بە مانایەکی تر مافی خۆمانە پلانەکانی خۆمان بەکاربێنین باشترین ڕێگەش بۆ هەموو لایەگەوەیە ئەم کێشەیە لە ڕێگەی نێونەتەوەیەوە چارەسەر بکرێت و ئێمەش هەموو هەوڵێکی خۆمان دەدەین لەو بوارەدا گرنگی پەرەسەندەکان لە سووریادا بۆ ئێمە وەها دەکات هەموو ڕێگەیەک و هەموو مێتۆدێک بگرینە بەر وە کاتێکش دێتە سەرەوەی بڕیاری خۆمان بدەین پێویستمان بەوە نیە پرس بە هیچ کەسێک و هیچ مۆڵەتێکیش لە هیچ کەس وەرناگرین
پێدەچێت مۆسکۆ بەشێک بێت لە ڕەخساندنی زەمینە بۆ ئەو خواستەی تورکیا بەڵام ناڵێت ئەو هەڵوێستەی لەسەر چ بنچینەیەکە بۆ دوورخستنەوەی زیاتری تورکیا لە وڵاتانی ڕۆژاوا یان هەڵوێستەکەی ڕاستە لە پێناو سووریادایە. بەڕەچاوکردنی ئاڵۆزی زۆری ڕەوشی هەرێمی ئیدلب ئێمە پشتمان بە تورکیا بەستووە تا هەوڵەکانیان بخەنە گڕ بۆ جێگیرکردنی ڕەوشەکە لەوێ و هەروەهاش بۆ بەجێگەیاندنی بەرپرسیارەتیەکانی لە ئەستۆیەتی لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەی ڕۆژی هەفتەی مانگی نوێی ساڵی پار لە سوچی مۆرکرا و دروستکردنی هەرێمێکی پارێزراویش لەو ناوچەیە بەشێکی ئەو ڕێکەوتنەیە. ناکرێت لێرەدا ڕۆڵی ئیسرائیل لەبیر بکەین. تەلەڤیڤ ناخوازەی ئێران هیچ ڕۆڵێکی لە ئایندەی سووریادا هەبێت و ئێرانیش وەک مەترسیەک دەبینێ بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل. زۆر گرنگە بەردەوام بین لە ڕێگەگرتن لە دەستێوەردانەکانی ئێران لە ناو سووریادا لە زۆر ڕێگەوە ڕێمان لێگرتووە بەڵام لەسەرمانە بەردەوام بین لەسەر ڕێگە پێنەدانی ئەوەی تاران جارێکی تر بەرەیەکی شەڕدش بە ئێمە بکاتەوە لە بەرزایەکانی گۆلاندا ئەمەش بابەتی سەرەکی منە لە وتوێژەکانمدا لەگەڵ پوتندا. وەلێ وەک شیکەرەوە باسی دەکەن تاران و دیمەشق لەگەڵ هەر گۆڕانکاریەکدا لە ڕەوشی سووریادا دەتوانن پێکەوە کار لەسەر استراتیژێتی نوێی خۆیان بکەن. سووریا و هەوپەیمانە سەرەکیەکەی کە ئێرانە استراتیژێتێکیان دەبێت استراتیژێتێک سەبارەت بەوەی چی لە ناوچەکانی ئیدلیب و ڕۆژهەڵاتی ڕووباری و فرات ڕوودەدەن چونکە ڕەوشێکی نوێ لە هەردوو ناوچەکە هەن. مەروێ لەسەر هەرێمی پارێزرا و من حەزەکەم ئەو پرسیارە بکەم تورکیا زۆر جەخت دەکاتەوە کە پێویستە ئەو هەرێمە لەژێر کۆنتترۆلی خۆیدا بێ بە واز لە دۆسەی کورد بێنین و ئەو جۆرە هەڵوێستانی کە تورکیایەتی بەرامبەر بە کورد لە سووریادا بەڵام بۆ ئایندەی سووریا ئەمە شتێکی ینی گونجاوە کە تورکیا کۆنتترۆلی ئەو هەرێمی دژەفرین بێ هەرێمی پارێزرا و بێرچێک ناوەندرێ بیکادیان نا ڕاشکاویش دەبم لەسەرەما ئەگەر بڕوانینە دوو کردەی لەشکریانەی تورکیا یەکەچان لە ئافرین و ڕێکیش دەزانین تورکیا چی کرد لە ئافرین لە ڕوانگەی گۆڕینی دموگرافیانەوە هەروەها کردە لەشکریەکەی جرابلۆسیش کە زۆرینەی دانیشتوانەکەی عەرەبن لە هەردووچاندا گازندەیەکی زۆر کران لەسەرەوەی تورکیا شتی زۆری خۆی دەسەپێنێت وەکردنەوەی مزگەوتەکان و گۆڕینی وانەکانی خوێندن و دانانی زمانی تورکی و هەڵکردنی ئاڵای تورکیا ڕێزنەگرتن لە داوە خۆجەیەکان. تەنانەت ئەگەر باز لە ئەنجومەنی خۆجەی ئێستای جرابلۆس بکەین یعنی ئەنجومەنە سیاسیەکە ئاوا دەبیندرێت لە غازی عەنتابەوە بەڕێوە دەبردرێت. بە پێداچوونەوە بەو گازندانەی دەکرێن وەک ئەوەیە ئەو ناوچانە داگیر کرابن و خراپنە سەر تورکیا. جا سیرکە ئەم شتانەی دەبیسین هەر تەنها لە ئافرین نییە. ئەمەش هەر تەنها لەشکری تورکیا نییە بەڵکو ئەو لایەنانەشن کە سەر بە تورکیان لە ناو سووریادا. ئێستاش کاتێک باز دێتە سەر هەرێمی پارێزرا و بەبێ ڕەچاوکردنی ئەوەی چیە کۆنتترۆلی دەکات پێویستە ئەو هەرێمە دابدرێت چونکە پەیوەندی بە چارەنووسی پەنابەران و ئاوارەکانەوە هەیە نەکەر لە تورکیا بەڵکو لە شوێنەکانی تریش پەنابەران چاویان لە گەڕانەوەیە بۆ زێدی خۆیان. ئەگەر ئەو هەرێمە پارێزراوە دابنرێت و بکەوێتە ژێر کۆنتترۆلی تورکیاوە ئەوە پێویستە بزانرێت تورکیا چی لە دموگرافیای ئەو ناوچەیە و شاروچکەکان دەکات لەڕێی بەکارهێنانی ئەو پەنابەرانەی لە ناو تورکیادان. ئەمەش داوای حەسەدەیە تا هێزی نێونەتەوەی کۆنتترۆلی ئەو هەرێمەی بەدەستەوە بێت و چاودێری بکات و پێشم وایە ئەمە باشترین بژارەیە بۆ گەلی سووریاش. بەڕای تۆ تورکیا چەند ناتوانێت کارتی ئێران لێرەدا وەکو فشارێک بەرامبەر بە وڵاتانی ڕۆژاوا هاوپەیمانەتی نێونەتەوەیی کە لە سووریادان بەکار بێنێ وەکو جۆمان لێبوو سەرۆکوەزیری ئیسرائیل بۆ نمونە نیگەرانیشی زۆر گەورەی هەیە بەرامبەر بە بوونی ئێران لە سووریادا. بەڵێ ئێرانەکان لە سووریادا ترس و نیگەرانیان لە ئەمریکا و لە ئیسرائیل هەیە و ئەمەش بە هەڕەشە و مەترسیێکی شاراوە دەبینیت لە سووریادا بەرامبەر بە خۆی لە کاتێکدا تاران خۆی کردو بە خاوەنی هەموو میلیشاکان و حزبوڵای لوبنان و ئەم شتانە. هەرچی تورکیاشە ئەگەر لە مێژووی ئەو وڵاتە بڕوانین و بزانین چۆن سەیری ڕۆڵی میلیشاکانی سەر بە ئێرانی کردووە لە عێراق و لە سووریادا لە سەرەتای هەڵایسانی قەیرانی سووریا و لە دەرکەوتنی داعشەوە و تەنانەت هاوکاریەکانی تورکیا و
دەستگا هەواڵگیریەکانی تورکیا و ئێران سەبارەت بە هێندێک کارمەندی موسادی ئیسرائیلی ئەوە دەبینین تورکیا ئەردۆغان پەیوەندیەکی نزیکتری هەیە لەگەڵ ڕژێمی ئێراندا. دەبینین تورکیا هەوڵی کەمکردنەوەی کاریگەری سزاکانی ئەمریکا دەدات لەسەر ئێران. زابوویە ئەوەی تورکیا ئێران بەکاربهێنێت شتێکی متمانە پێکراو نابێت لای هاوپەیمانانی نێونەتەوەیی کە چاودێری پەیوەندەکانی تورکیا ئێران دەکات و تێگەیشتنیشی هەیە لەوەی تورکیا بە ئەرچی سەرەکی خۆی دادەنێت لە سووریادا. ئەرچی سەرەکی تورکیا لە سووریادا هەرگیز داعش و ئەلقاعیدە و کاریگەریەکانی ئێران نەبووە، بەڵکو تورکیا هەمیشە شەڕی دژی یەپەگا ئەرکە سەرچیەکەی بووە و ئاشکراشە ئەگەر هێرش بکات بۆچی دەیکات. لەم کاتا کە ئێستا بەرنامەیە تۆمارەکەین بەشار ئەسەد سەرۆکی سووریا لە ئێرانە کۆبوونەوەی لەگەڵ گەورە کاربەدەستاندا بۆ بەپێی هەواڵەکان ئایەتوڵا عەلی خامنەئیشی بینیوە و توێژیان لەبارەی ئەڵبەتە گەورەترین گرفتی ناوچەکە کە سووریایە کردووە. خوێندنەوە چییە بۆ ئەم جۆرە سەردانە؟ ئەمە ئەکرێ وەکو بەڵگەیەک سەیری بکەین کە تەواو ئیتر بەشار ئەسەد لە دەسەڵاتە ئامێنێتەوە؟ زاوە بەبێ هیچ گومانێک بووە لەوەیە. پێویستە زانیاری زیاتر و وردەکاری زیاترمان لەسەر ئەو سەردانە هەبێت. هێشتا زانیاریەکان زۆر کەمن، بەڵام سەردانەکە خۆی زۆر جێی سرنجە. چونکە ڕوودا و پێشهاتەکان لەم چەند هەفتانەی ڕابردوودا ئاماژە بوون بەوەی بەشار ئەسەد براوە دەبێت و کەوتوش دەسەر ئەگەر و نەگەری کشانەوەی ئەمریکا وەک باز دەکرێت چەند مانگێکی دەوێت تا بەشار کۆنتترۆلی ناوچەکانی بکاتەوە بەوانەشەوە کە لە ژێر دەستی تورکیادان. بەڵام ئێستا کە ئەمریکا دەڵێت چەند سەد سەربازێک دەهێڵیتەوە و هاوپەیمانانیش باز لە خواستی مانەوە دەکەن، یعنی بەگشتی وەک باسم کرد نزیکەی 1000 سەرباز لەوێ دەبن. ئەمە بێ لەو کەسانەی هاوپەیمانانن کە سڤیلن. هەر بۆیە ئێستا بە بەراورد لەگەڵ پێشتردا ڕەوشەکە گۆڕاوە و هاوپەیمانان نایانەوێت ناوچەی خۆیان لە سووریادا جێبهێڵن و پێش دەچێت دڵنیایی زیاتر هەبێت لەسەر ئایندەی هەسەدا. بە دووری نازانم ئەم سەردانەی بەشار بۆ ئێران زیاتر پەیوەندی بەوە بێت داوا لە ئێرانەکانیش بکات تا مەلیشا شیعەکان و پاسداران و حیزبوڵڵاش لە سووریادا بمێننەوە وەک هیچ پێدانێکی تر بە بەشار هاوکاتی ئەم هەواڵانەی مانەوەی هاوپەیمانان لە سووریادا. هەڵبە دەمانەش هەمووی ڕۆژەکە ینی پەیوەندی بە شەڕی داعشیشەوە هەیە بۆ قەیرانە ناوخۆیەشەوە. بۆ زۆرێک لە وڵاتانی ناوچەکە داعش هێشتا هەر مەترسیە و وەک باسی دەکەن ناکرێت سەرکەوتنە گەورەکان بەسەر تێرۆریستاندا وەها لێیان بڕوانرێت کە کۆتایی بە داعش هێناوە. لە هەمان کاتیشدا دەخوازن میکانیزمی نوێ بگیرێتە بەر بۆ لەناوبردننی ئەو دیاردەیە. بەلێ ناوچە هەن ئازادکراون. بەڵام هێشتا شکست بە داعش و بەرتەروریزم نەهێنراوە، چونکە ئایدۆلۆژیەکەی هەرماوە خەڵکیان هەر هەیە و هێشتاش هۆکارەکانی پەیوەندیکردنی خەڵک بە تەروریستانەوە هەرماون. زۆرێک لە چاودێر لەو بڕوایەدان ئەوەی بە شانە نووسوەکانی داعش یان بە پاشماوەکانی داعش ناودێر دەکرێن تەنها لە یەک شوێنی دیاریکراودا نین. هەر هەمویان لەو ناوچانە نین و داڵدە درابنیان بپارێزرێن. زۆریان خۆیان لە بەرگی تردا حەشاردا و لە مووسڵ هەن لە ڕقان و چاوەڕوانی گۆڕانەوە دەکەن. شیکەرەوە ئاماژە بە ڕوانینی جیاجیا دەکەن لەسەر چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ تێرۆریستاندا و تورکیا بە نمونە دەهێننەوە کە چ جیاوازیەکی گەورەی لەگەڵ رووسیا و ئێرانیشدا هەیە. بڕیاردانێک لەسەر ئەمە هەیە. کێشەی ئێستا ئەوەیە چۆن چارەسەر بکرێت. بیانووی تورکیا ئەوەیە وەک دەڵێت کردەیەکی لەشکری کاریگەری نێگەتیڤی دەبێت بۆ سەر وڵاتەکەی وەک شەپۆلی پەنابەران بۆ سەر سنوور و ئەمەش ئەو کارتەی فشاری تورکیایە کە بەرامبەر ئەوروپا بەکاری دەهێنێت تا ئەو شەڕە نەکرێت. هەرچی رووسیا و ئێرانیش کە پشتیوانی لە حکوومەتی سووریا دەکەن هیوادارن جەبهەی فەتحی شام هەر بە تەواوەتی لەناو ببرێت. ئەم شیکەرەوەی لەو بڕوایەدایە تەنها خەمێکی ئیسرائیل هەیەی لە سووریادا زۆربوونی کاریگەریەکانی ئێرانە و وەک دەڵێت لێرەدا هەر تەنها ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل هۆکارەکە نییە. خواستی سەرەکی ئیسرائیل هێرشکردنە سەر بنکەکانی ئێرانە لە ناو سووریادا و هەروەهاش ڕێگەگرتنە لە ئێرانیەکان لەوەی یارمەتی حکوومەتی سووریا بدەن لەم قەیرانە ناوخۆیەدا. خاڵێکی تریش پەیوەندی بە هەڵبژاردنەکانی ناو ئیسرائیلەوە هەیە. خاڵی سێمیش فشارخستنە سەر ئەمریکایە تا سەربازەکانی لە باکووری سووریا بهێڵێتەوە. تورکیاش لە سووریادا وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن دووچاری کێشەی خۆی هاتووە لە گێژاوی چۆنێتی پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیدایە.
تورکیا کەوتۆتە گێژاوی نێوان ئەمریکا و رووسیاوە بۆ زانینی بەرژەوەندیەکانی خۆی. ئێران و رووسیا پەیوەندیان لەگەڵ کوردا هەیە، بەڵام ئەو پەیوەندیانە هیچ کاریگەریەکی نییە و جا تا ئێستا پرسیارەکە لەوەدایە چێ لەبەرەی کووردا دەبێت ئەمریکا یان رووسیا و ئێران. مەروێ وەکو بە کوردیەکەی خۆمان دەڵێن هەموو ڕێک دەچێتەوە سەر بانە. ئەلبەتە داعش هێشتا هەرگرفتە لە سووریادا. ئەو سێ وڵاتی کە ئەو هاوبەنیە لە جلۆکەشیان هەیە، رووسیا، تورکیا، ئێران، ئەمانیش لەسەر چۆنێتی شەڕی دژی داعش یا تێرۆریستان بە گشتی جیاوازیەکی زۆریان هەیە. ئەکری ئەمە وەکو فاکتەرێک سیر بکرێ بۆ مانەوەی هێزی تێرۆریستی لە سووریادا. لە پێش هەموو شتێکدا دەمەوێت بڵێم زۆر ناکۆک نین لەسەر چۆنێتی بەرەنگاربوونەوە و شەڕی داعش. بەڵام جیاوازی هەیە لەسەرەوەی ئایا دەیانەوێت ئەوە بکەن یان نا. ئایا ئەو سێ وڵاتەی ئاستانە بە ئەرچی سەرکی خۆیان دەزانن یان نا. هیچ یەک لەو سێ وڵاتە هەرگیز شتێکیان نەکردووە بەرژەوەندی خۆیانی تێدا نەبوو بێت. ئێستا هاوپەیمانان و هەسەدا خلافەتی دەوڵەتی ئیسلامیان بەرەو نەمانی تەواوەتی بردووە. دەمەوێت بڵێم خلافەت چونکە بەو مانایە نییە کە بڵێن داعش و ئایدۆلۆژیای داعش و هەوڵەکانی بۆ ڕاکێشانی خەڵکی تر تەواو بوون. ئەمانە وەک کێشەی خۆجێیی ماونەتەوە پاش چەند ساڵ لەو فەرمانڕەوایەتیەی داعش هەی بووە لە ناوچەکانی وەک جرابلۆس و ڕەققە و دێرە زوور. جاکە باسی شکستی داعش دەکەین بەڕاستی ئەوە هاوپەیمانان و کورد بوون ئەو سەرکەوتنانیان بەدەست هێناوە و ئێستاش پێویستە جویان لێ بگیرێت کە دەڵێن کاری زۆرتر ماوە بکرێت. هەڵبەتە ئەمەش پەیوەندی بە بوارەکانی خوێندن و پەروەردە و بەدابینکردنی خزمەتگوزاریەکانەوە هەیە لەلایەن حکوومەت و ئەنجومەنە خۆجێیەکانەوە. پەیوەندی هەیە بە ئاستی نوێنەرایەتی خەڵکەوە لە ئەنجومەنەکاندا و پەیوەندی بە ئاستی ئاشتەوایی نوێ کۆمەلگەوە هەیە. چونکە ئەمە پەیوەندی نییە بەوەی چ لەشکرێک کۆنتترۆلی بەدەستەوەی یان نا چ لایەک باڵادەستە. ئەمە پێویستی بە هەوڵی هەمەلایەنە و بەرفراوان هەیە. پێم وایە لەم ڕۆژەدا هەر تەنها هاوپەیمانەتی نێونەتەوەی دەتوانێت ئەم ئەرکە لە ئەستۆ بگرێت. بە شەڕی ئیدلب بە نمونە وەربگرین. لە شەڕی ئیدلبدا ناکۆشیی زۆر هەیە. تورکیا لە ئێستادا ینی هەموو هەوڵەکانی ئەوەیە لەگەڵ مۆسکۆ لەگەڵ تارانیشدا کە ئەو هێرشە نەکرێتە سەر ئیدلب و کۆتایی بە تێرۆریستان لەوێ نەهێنرێ. زانراویشەکە جەبهەت النوسرە لەوێن. ئەمە گرفتەکە نییە بەڕای تۆ. بەڵێ ڕاستە وەک باست کرد. ئیدلب ئەمڕۆ وەک دنیایشی بچووکە و جێی هێزە جیاوازەکانە بۆ چۆنیەتی دانانی ڕێبازی بەرەنگاربوونەوەی تونڕەوی. تورکیا دەیەوێت لەشکری نیشتیمانی لەگەڵ هێزی تردا لە ناو سووریادا پێک بهێنێت لەگەڵ جیهادیەکان و ئیسلامیەکانیشدا. دەشخوازێت ئەو لایەنانە لە قاعدە جیا بکاتەوە وەک جەبهەت النوسرە و جەبهەی تەحریری شام و هێندێکی تریش. تورکیا دەیەوێت ئەو لایەنانە لە ناو لەشکرێکی نوێی نیشتیمانیدا کۆبکاتەوە. جا ئەمە شتێکە لە دەیان لایەن پێک دێت و شەڕیش هەیە لە نێوانیاندا و هاوسۆزیشیان بە ئاستی جیاوازەوە و پەیوەندیەکانیشان لەگەڵ لایەنەکانی تری وەک ئەلقاعیدە و بە نمونە جیاوازە. ئەمە بێلەوەی یەکتر قوبڵکردنیش لە ناو جیهادیەکاندا زۆر جیاوازە بەرامبەر کاراکتەرەکانی لە سووریادا دەستیان هەیە. لێرەدا جارێکی تر رووسیا دەیەوێت بێتوانایی تورکیا بەکاربهێنێت لە بەڕێوەبردننی ئەو لایەنانە و هەروەهاش بێتوانایی تورکیا لە جیاکردنەوەی ئەو لایەنانەی سەر بە تورکیان لە جیهادیەکان. سەرەکی تریشتیش کە رووسیا دەخوازێت ببینێت بەردەوامی ئەو شەڕی نێوانیانە و دەشزانێت هەر چەندێک قاعدە دەستکەوتی هەبێت وەک بەرەنجامی شەڕەکان ئاوا زیاتر پێویست بە هێرشی ڕژێمی سووریا دەکات بۆ سەر ئیدلب و بەمەش لە بەردەم کۆمەڵگەی نێونەتەوەیدا مۆسکۆ ڕەوایی بەو شەڕە دەدات. لە ڕێی هێزی ئاسمانی و لەشکری خۆیەوە لە کاتێکدا تورکیا دەیەوێت دەرفەتی کاتی زیاتر بەکاربهێنێت و دانوستاندن بکات و ئەڵبەت ئەمەش یاریەکی ترسناکە تورکیا دەیکات تەنانەت پاش ڕزگارکردنی ئیدلب. ئەو کاتە پرسیارە سەرشتێکە ئەوە دەبێت چیتر ڕوودەدات. قاعدە و جیهادیەکان چیان لێهات بە تایبەتیش ئەوانەی لەگەڵ تورکیادا بوون. ئایا دەگەڕێنەوە بۆ تورکیا یان دەنێردرێن بۆ مەدانێکی تری شەڕ وەک ئەفغانستان؟ ئەگەریش بگەڕێنەوە بۆ تورکیا ئەوە پرسیاری تر دێنە ئاراوە. لەوانە ئایا دەکەونە کارکردن لەگەڵ ئەردوغاندا یان وەک دەوڵەتێکی سێکولار لە تورکیا دەڕوانن و دەست دەکەن بە هێرشکردن لەوێ؟ جا ئەمە یاریە ترسناکە هەیە کە لە دۆسیەی ئیدلبەوە سەرچاوە دەگرێت.
ئەم هەموو ڕۆژێک کە تۆ باسی کردن ینی تاران مۆسکۆ ئانکەرە ئەتوانن بە پێچوانی خواستی کۆمەڵگەی نێونەتەوەیەوە ئەم جۆرە هەڵوێستانیان هەبێت و ینی ناڵم ئەوان دەرفەت بدەن بەڵام ببنەمایی زمینە ڕەخسانیەک بۆ درێژە پێدانی تەمەنی تێرۆریزم نەگەر لە سووریا لە ناوچەکەشدا بەگشتی. بێگومان ئەوەی ئێستا سەیری دەکەین بەردەوامی ناسەقامگیری و ناجێگیریە لە ئیدلب. مەبەستم لە ناسەقامگیری نەبوونی توانای تورکایە لەو ڕۆڵی چاودێری هەیەتی. نەبوونی هیچ ڕێکەوتنی رووسایە لەگەڵ ئێراندا بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەک بۆ ڕاگررتنی شەڕ و گەڕانەوەی ئیدلب بۆ ڕەوشێکی ئاسایی. ئەوەی پێشتر سەبارەت بە ناوچەکانی داعش باسمکردن خەڵکتیاندا لە ڕەوشێکی دەرونی خراپدان. ئێستا لە ئیدلب بە هەمان شێوەیە ئەم شەڕە چەندێک درێژە بچێشێت نازانرێت سەرکەوتوو چێ دەبێت و ناشتوانم بڵم چێ سەرکەوتوو دەبێت. تەنانەت ئەگەر ڕژێمی سووریاش بگەڕێتەوە ئیدلب هەرچەندە دڵنیانیم لەوەی بیەوێت بگەڕێتەوە ناو ئەو ڕۆژە ئاڵۆزا چونکە لە هەموو ڕوویەکەوە بۆتە وێرانە. تورکیا نایەوێت، سووریا نایەوێت، رووسیا نایەوێت بکەوێتە دەست تورکیاوە. جا لە دەرەوەی ئەمانە تەنها بژارە خراپەکان دەمێننەوە لە پەیوەندی بە ئیدلبەوە. هەر بۆیە پێویست بە ڕێکەوتنێکی فراوانی نەتەوە یەکگرتوەکان دەکات چونکە رووسیا و ئێران و تورکیا ناتوانن پرسی ئیدلب چارەسەر بکەن و پێویستیان بە پشتیوانی هاوپەیمانان هەیە لەو ڕوانگەیەی کێشەکە جیهادی و تونڕەوەکانن و هاوپەیمانەتی نێونەتەوەیش لە شەڕی ئەواندا سەرکەوتوو بووە. کێشەکانی سووریا هەر تەنها ئەوەندە نییە. ئێستا دۆسەی داعشە دیلەکانیش هەیە و چیان لێ بکرێ. سەرۆک ترامپ داوای لە وڵاتانی ئەوروپا کردووە هەر یەکەیان هاوڵاتیە داعشەکانی خۆیان وەربژیرێتەوە ئەگەر نا ئەوە ئازاد دەکرێن. لە ڕابردوودا ئەوروپەیەکان دانویست گیراوەکانی گوانتانەمە بجێڕینەوە ئەوەمان کرد و دواتریش لە وڵاتەکانی خۆیاندا بەرپرس نەکران. جا وەک بەرئەنجامێکیش ئەوانە یان گەڕانەوە بۆ مەدانەکانی شەڕ یانیش لە وڵاتەکانی خۆیاندا کاری تۆریستیان دەکرد. بەو هیوایی ئەوروپاییەکان شتێک لەو ئەزمونە فێر ببن و ئەو چەکدارانە ببەنەوە وڵاتەکانی خۆیان و بەرپرسیار بکرێن. شیکەرەوە هاوڕان لەسەر ئەوەی پێویستە هەر وڵاتە بە پێی یاسا و ڕێسای خۆی هەنگاوی گونجاو بگرێتە بەر. پێویستە پرینسیپێکی سادە بەجێ بگەێنرێت هەر وڵاتێک ئاگاداری هاوڵاتەکانی خۆیان بن بەرپرسیارەتی هاوڵاتەکانیشیان لە ئەستۆ بگرن. هەندێک پسپۆڕی کاروباری ئاسایشی ئەو پەیامەی سەرۆک ترامپ بە جۆرێک لە بێڕێزیکردندا دەنێن بۆ هاوپەیمانەکانی ئەمریکا و لەوانەشە ئەمەش هۆکارێک بێ کە تا ئێستا ڕێبەرانی وڵاتانی ئەوروپا هیچ وەڵامێکی فەرمیان نەبووە. ئەمە کێشەیەکی هاوبەشە گرفتێکی هاوبەشیشە ئەمە وەک ئەوە وایە بڵێیت دەوڵەتی ئیسلامی وەک ئەوروپایی هێرش دەکاتە سەر ئەمریکیەکان و سەرچاوە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە وڵاتانی ئەوروپادا. مەرڤێ ئەمەش یەکێکە لە کێشەکانی تر بە تایبەتی گێڕانەوەی ئەو دیلانەی داعش کە لە سووریا بە دیل گیراون. پێت وایە ئەمە چارەسەرێکی هەبێت بە تایبەتی لە ئەوروپا داوەکو بەنی ئاماژەشمان پێکرد هەتا ئێستا ڕێبەرانی وڵاتانی ئەوروپا وەڵامێکی فەرمیان نەبووە بۆ ئەم داوایی ئەمریکا. ڕاستی ئەمە پرسێکی زۆر قورسە سەبارەت بەوەی چی بکرێت بۆ گەڕانەوەی جیهادەکان. لە ڕاستیدا چەندین ساڵە وڵاتانی ئەوروپایی خەریکی سەر و سەوداکردنن لەسەر ئەم دۆسیەدا. زۆر هاوسۆزی داعش هەبوون و پەیوەندیان بە داعشەوە کردبوو دواتر گەڕاونەتەوە. زۆرمان لەم دیاردەیە بینیوە. هەرچ وڵاتێکیش بۆ نمونە فەڕەنسا، بریتانیا، بەلژیک ڕێگەی جیاوازی خۆیان هەیە لە چۆنێتی چارەسەرکردنی ئەم کێشەیەدا. هۆکاری ئەوەش کە بۆ هەر یەک لە وڵاتانە بۆ تا سەختێکی گەورە دۆسیەی دادگاییکردنی ئەوانە. هەر یەک لە وڵاتانە دەخوازێت هاوڵاتیەکانی بگەڕێنەوە و پەیوەندیان بە داعشەوە نەمێنێت. بێگومان ئەمەش گرفتەکە لە کاتێکدا داعش ترسناکترین ڕێکخراوی تەروریستیە لە جیهاندا و دەبێت لە بەردەم یاسادا بەرپرس بکرێت. هەر وڵاتە یاسای خۆی هەیە و پرۆسەکانی دادگاییکردنیان جیاوازە. هێندێکیان کاری تەروریستیان لە هیچ یەک لە وڵاتانەی ئەوروپادا نەکردووە، بەڵکو لە سووریادا کردویانە، بەڵام هەر داعشن. ئەم دۆسیە پرسیارگەلێکی یاسایی بە دوای خۆیدا دەهێنێت. ڕێگەیەکی ستاندارد نییە بۆ بەڕێوەبردننی ئەم دۆسیەیە. پێم وایە ئەوەی پێویستە بکرێت کۆبوونەوەی پەرلەمانی ئەوروپایە بۆ تاوتۆکردنی ئەم دۆسیەیە.
پێویستە نەتەوە یەکگرتوەکان بتوانێت هێندێک ڕۆنمایی تایبەتی هەبێت و بیخاتە بەردەست. ئەگەر نا ئەوە گرتنەبەری ڕێگای جیاوازی وڵاتان دەبینین و ئەمەش لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە. وەکو باسمان کرد ڕێبەرانی ئەوروپا وەڵامیان نەداوەتەوە تا ئێستا، بەڵام بە پێی میدیای تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان وتێتی ئامادەیە کە هەر 800 جیراوەکەی داعش وەربگرێ. بۆچی ئەردۆغان وەریانەگرێ؟ ئەمە بەڕاستی قورسە. دەزانین ئەگەر ئەوانە بگەڕێندرێنەوە دادگایی ناکرێن، چونکە پێشتر بینی ومانەکە تورکیا هەموو ساڵک ژمارە ئەفسوناوی خستۆتە ڕووکە 1600 1500 یان 2000 ئەندام و گومانبارانی داعشتی دەستگیر کردووە. بەڵام لەگەڵ ئەو هەموو دەستگیرکردانەدا دەبینین ڕەفتاری نەرم و کاراسانیان لەگەڵدا کراوە. ئەمەش ینی یان بە متمانەی دارایی ئازادکراون، یانیش هەرتەنها بۆ چەند ڕۆژێک دەستگیرکراون، یان لە هێندێک باردا چەند کاتژمێرێک لە گرتوخانە هێڵراونەتەوە. لە کاتێکدا هێندێک لەوانە دواتر لە ناو تورکیادا هێرشیان کردووە. زانراویشە هێندێک لەوانە پێشتریش لە تورکیادا لێکۆڵینەوەیان لەگەڵدا کراوە. جا ئەوەیە لە ڕووی یاساییەوە سەودایشی نەرم لەگەڵ جیراوەکانی داعشدا دەکرێت. لە ڕاستیدا تورکیا لە زیندان نانهێڵیتەوە و با تێرۆریزم گوناهباریان ناکات ئەگەر لە ناوخاچی تورکیادا هێرشیان نەکرد بێت. جا بۆیە دەبینیت داعشەکانی سزای مەرجیان دەسەپاند لە ناو سووریا لە ڕەقا، ئێستا لە تورکیا ئازادن. ئێستاش کە ئەردوغان دەڵێت ئەو 800 داعشە وەردەگرێت و نازانێت چیان لێ دەکرێت. لێرەدا پێویست بە وتوێژ و هەڵسەنگاندنێکی ڕاستەقینە و ڕازگۆیانە هەیە. ئەگەر ئێستاش نەبێت ئاوا پاشتەوابوونی ئەم کێشەیە سەبارەت بەوەی ڕۆڵی تورکیا چی بووە، وەک یارمەتیدەری گەشەکردنی داعش سەبارەت بەوەش بۆچی لە ئێستادا ئەردوغان ئەو لێدوانە دەدات. بەریتانیا و ئەمریکاش هەمان ئەو کێشەیان هەیە. هەر لەسەر ئەم دۆسەیە ڕێبەری ئۆپۆزیسیۆنی بەریتانی هاتۆتە دەنگ و داوا دەکا شەمیم ڕێگەی پێ بدرێت و بگەڕێتەوە بەریتانیا، چونکە ئەو کاتەی نەوجەوان بوو و ڕای کردوتە لای داعش و ئەمەش ینی لە کاتێکدا بووە کە لەژێر تەمەنی یاساییەوە بووە. بڵێ شەمی هاوڵاتێکی بەریتانیا لە بەریتانیا لەدایک بووە، هەر بۆی پێویستە بگەرێتەوە بۆ بەریتانیا پرسیاری وەڵامی لێ بکرێت سەبارەت بەوەی چی کردووە، چی دەزانێت، بەنیازی چیەوە بەڕای ئەو چ مەترسێک لەوێ هەیە و لێرەش لە بەریتانیا چ مەترسێکی ئاساشی هەیە لەلایەن ئەوانەی پەیوەندیان بە داعشەوە هەیە. پێشومای لێسانەوەی هاوڵاتی بوون لە هەر کەسێک شتێکی هەڵەیە، بیهێنەوە پرسیاری وەڵامی لەگەڵ بکەن تا بزانین بەنیازی چی بووە و بزانین چی ڕوودەدات. لێرەش لە ئەمریکا کێشەیەکی هاوشێوە هەیە و دەسەڵاتدارانی ئەمریکایی ڕێگە نادەن هودا موسەنا بگەڕێنرێتەوە بۆ ئەمریکا، وەک دەڵێن چونکە ڕێگەزنامەی ئەمریکایی نییە، بەڵام پارێزەرەکەی دەڵێ هودا چەواشە کراوە و ئەویش قوربانیەکی تری دەستی داعشە. پێم وایە هۆدا لە ڕوانگەیەوە قوربانیی تری داعشە، بێزارە لە داعش و ڕقیشی لیانە. ڕقی لەو کردەی شوردنەوەی مێشکەی بۆیان کردووە تا ببێتە ئەوەی داعش دەیخواست. بەڵام ئێستا بە شێوەیەکی بەرچاو ئاسوودەیە، چونکە ڕۆشنایی دەبینێت و دەتوانێت قسە دژیان بکات. ئێستا کە ئەو بارە قورسەی سەرشانی نەماوە، وەک چارەسەرکردنیەکە بۆی ئێستا دەبینێت چۆن چاواشەکراوە و دەبینێت چەند شت هەبوون نەیزانیون. کاتێک قسە لەسەر خۆی دەکات دەڵێت کە چووە بۆ ئەوەی زۆر نەزان و خۆبەزلزان و تووڕەش بۆ و وهای زانیوە هەموو شتێکی زانیوە. ئەم پارێزەرە لەو بڕواایەدایە ڕێگەدان بە گەڕانەوەی هودا و نمونونەکانی تری وەک هودا هەنگاوێکی گرنگە لەسەر ئاستی بەرژەوەندی گشتی وڵاتەکان. پێم وایە ئەمریکا دەتوانێت بەکاری بهێنێت تا بە ئاشکرای قسە بکات و ژنە گەنجەکانی تر بپارێزێت لەوەی ببنە قوربانی قاچاقسێتی سێکسی یان دەستە و تاقمات جەردەیەکان، یانیش بیان پارێزێت لەوەی شوردنەوەی مێشتیان بۆ بکرێت. زانازانم ئەمریکا هەروە بە سانایی دەستەبەری دەبێت، ئەڵبەت ئەگەر مەترسی بێت ئەوە خراپترین شتێکە بکرێت و لەوانەیە بە هەر شێوەیەک بێت دزە بکاتە ناو ئەوروپاوە و یان ڕێگەیەک بۆ گەڕانەوە ببینێتەوە. من بۆ خۆم پێم وانە مەترسی بێت، هەرچەند کەسێکیش بینیوێتی دەزانن مەترسی نییە، هەر بۆیە پێدەچێت حکوومەت یاریەک بکات بەوەی ڕێگە لە گەڕانەوەی دەگرێت. مەربێ ئەمریکا داوا لە ئەوروپا دەکا کە داعشە دیلەکان وەربگرنەوە، بەڵام ئەمریکا خۆی کەسێکی وەکو هودا کە هاوسەری یەکێ لە داعشەکان بووە وەرناگرێتەوە. ئەمە چ جۆرە خوێندنەوەیەکی بۆ ئەکرێ؟
من ڕوانینێکی گەورەتر دەدەم لەسەرەمە ئەوەی لە سەرمانە بیکەین وەک جیهانی ڕۆژاوە وەک جیهانی دیموکراسی پێویستە دەستپێشخەریمان هەبێت بۆ خەڵکانە و پێچەوانەی ئەو شتانە بن کە داعش پەیدا بوون. جا ئەمەش لە ڕێی سەروەری یاسا و گرتنەبەری ڕێوشوێنی یاساییە. ئەمانە هێزی وڵاتانی وەک ئەمریکا و بریتانیا و فەڕەنسان و پێویستە دەستپێشخەریان هەبێت بۆ ڕێوشوێنە یاسایەکانی دەگیرێنە بەرامبەر ئەو هاوڵاتیانەی دەچنە ناو ئەو جۆرە ڕێکخراوانەوە. بەڕای من ناتوانین بگەڕێینەوە سەروەختی گرتوخانەی گوانتانەمە بێ. پەیوەست بە ڕێوشوێنی یاساییە و ئەمەش بەلای منەوە تەنها ڕێگەیەکە بۆ بەرەنگاربوونەوەی ئایدیۆلۆژیەتی ئەم ڕێکخراوەیە و تەواوی ڕێکخراوەکانی تر. مەرڤێ زۆر سپاست دەکەم بۆ بەشداریت لە بەنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن سپاست دەکەم. تا بەرنمەیەکی نوێ و بابەتێکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵی.